بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەخۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە بەڕێزان تەوەری بەرنامەیەم جارمان دەپرسین لە دراما دۆبلاشکراوەکان تا چەندە کاریگەری خراپی لەسەر خێزان هەیە بەگشتی بەڕێزان لە هەرێمی کوردستان لەگەڵ زیادبوونی ژمارەی کەناڵەکان و زیادبوونی جۆرا و جۆربوونی دراما بیانیەکانیش بە شێوەیەکی بەرچاو هەستیان پێ دەکرێت کە هەر کەناڵە و جۆرە درامایەکی دەوێت تاوەکو بینەرەکانی بینەرێکی زۆر با بڵێن بەلای خۆی داڕابکێشێت تاوەکو زۆر جار دەگاتەوە ئاستەی کە گرە و پێشبڕگێ بکرێت لەسەر بڵاوکردنەوەی ئەو درامایانە بەداخەوە بڵاوکردنەوە و پەخشکردنی ئەو درامایانە بەبێ ڕەچاوکردنی لایانی ناوەڕۆک لە ڕووی کۆمەڵایەتی و کەلتوری و پاراستنی باکاری کۆمەلگاوە دەبێت چونکە دەبێت بیرمان نەچێت ئەو درامایانە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری خراپ و نێگەتیڤی لەسەر کردار و ڕەفتاری بینەرەکانیدا دەنێت بەگشتی منداڵان بە تایبەتی لە ڕووی خۆگرتن و بۆ حیوار و وتەنەشیاوانەوە هەروە ئەو ڕەفتار و توندوتیژیانە لە نێو ڕووداوەکانی ئەو درامایانە تاک و دەگاتە لاساییکردنەوە بەخۆکوشتن و هەروە هەڵسو و کەوتە توندوتیژیەکان بەڕێزان ئێمە دەپرسین دراما دۆبلاشکراوەکان تا چەند کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگە و هەروە خێزان بە تایبەتی دەبێت لە وەڵامی ئەو پرسیارەماندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێجی پێام تیڤی بەشێک لەو هاوڵاتیانە کۆمنتیان بۆ ئێمە نووسیوە لە ڕێگەی کۆمنتەکانەوە بەشدار بوون لەگەڵمانە ڕێباز ڕەشید دەڵێت ڕەنیشاندەرە بۆ کاری خراپە بە ئاسانترین شێوە بەداخەوە هێرش دەڵێت زۆر خراپە بۆتە هۆی تێکچوونی ڕەوشی منداڵان و هەرزەکاران لاسایی دەکەنەوە جومعکارەبی دەڵێت بەڕاستی کاریگەری ببورن کاریگەری زۆر خراپە جەلاجەباری دەڵێت ئەو درامایانە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر منداڵان ئەو خێزانە دروست دەکات کە تەماشای دەکەن ئەمە ڕێی هاوڵاتیانە بەگشتی ئێمەش دەمانەوێت ڕێی ئەو هاوڵاتیانە بزانین کە ئێستا بە دیارم شاشەوە دانیشتوین گرنگە هەر هاوڵاتیەک ڕێی خۆی هەبێت دەمانەوێت ڕێی ئەوان بزانین هاوڵاتیان چی دەڵێن و چۆن ئەم درامایانە دەبین بەڕاستی دەمانەوێت کەسێک کێمان لەگەڵە کاک شێرزادمان لەگەڵە فەرموو کاک شێرزاد کاکە باشی براکەم زۆر سپاس دەکەم کاک شێرزاد وەڵڵاهی بەنسبەت ئەم درامانە ئەم کەناڵانە و ئەم درامانە لێدەن بەڕاستی شایان ئێوە نییە کە سەیری بکەی هەر لە ناوەکانشی بڵێن ناو ئەو کەناڵانەکە کاک شێرزاد بەبێ ناوهێنان کاک شێرزاد تۆ ڕۆی فیلمی تورکیم بۆ لێ دەی کاکە فیلمی کوردیم بۆ لێ نادەی پێ دوایە کاک شێرزاد ئەمە کاریگەریکی خراپی لەسەر خێزان دەبێت زۆری بەڕاستی ئێمە کۆمەڵگەی ئێمەین ئەوە نییە کاکە تۆ فیلمی دۆبلاشکراو دێدەی بۆ من هەرچی تۆ تورکیا قاری لێمە تۆ هەرچی فیلمی تورکیا هاوردە بۆ من لێ دەی وەکو خۆت ئاماژەت پێدا کە بۆی گرەوکردنەوەک بۆیتەوە یا شتێ هەرێ پارە بەدەست بێنێت تۆ دەڕۆیت فیلمی تورکیم بۆ دێنی ئەم فیلمانە لەناو ئێمەیە ناشێ کاکە ئێمە لەوەی لە ئەوەی نەگەیمانەتەوە ئاسەکە وەکو تورکیا بووین وەکو وڵاتەکان تر بووین ئەم نەوع فیلمانە لێ بدەین ئەمانە بۆ ئێمە بەڕاستی ناشێت زۆر باشە کاک شێرزاد پێتان وایە چۆن ڕێگە بگیرێت لە بڵاوکردەوەی ئەو درامایانە پێتان وانە پێویستە فلتەرێک دامرێت بۆەوەی کە ئەو درامایانە بێنە ناو هەرێمی کوردستانەوە و لەختە خراپەکان و قسە نەشیاوەکانی تێدا لا ببرێت یان ئەگەر نەگونجێت لەگەڵ کولتور و دابوونەریتی کوردستانە بە هیچ شێوازێک پەخش نەکرێت کاکگیان تو سنتەریسی تو ئەو کەناڵانە هەمووی حکومەتی لە پشتە هەمووی حکومەت هێنەیە ئەو شێوە هێنە بۆی ئێمە ئەلەساس وەکو ئەوان سیرکەین بابەگیان ئێمە لە سەردەمی خۆمانەژین تورکیا لە سەردەمی خۆیەژێت و ڕسمی فیلمی تورکی مۆتێری هەمووی ڕوتە بۆ ناو عایلە ئێمە ناشێت زۆر سپاس بۆ کاک شێرزاد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەرزانمان لەگەڵ لە کەڵکیەوە فەرموو کاک بەرزان زۆر سپاس دەکەم کاک بەرزان ئەزانی برای بەرزەکەم با من ڕێک بچمە ناو بابەتەکە ئیتر ڕێک پرسیارێک لە جەنابتا بکەم تۆش وەکو ڕۆژنامە نووسێک کە ئەتبینم لەسەر کەناڵەکە من متابعەیەم کەناڵەشەکەم بە دڵنیاییەوە تۆ ئەمە بۆچی ئەم بۆکارە بۆچی ئەگەڕێنیەوە ئەگەر تۆ خودی جەناب لەم پرسیارە لە خودی جەنابدا ئەکەم و من وەکو خۆم بەس بەحالی خۆمە من پرسیارەکە بۆ من ڕوون و ئەشکرای بەبێ سیستەمی بەبێ قانونی بەبێ یاساییە لەم وڵاتەیە ڕاست ئەمە حتما کە سبیری لێ بکەی بڵێ ئەمە شتێکی جیاوازە بەڵام نا سەر و چاوەی ڕاستەقینەکەیە بێ سیستەمی وڵاتایە ئەگەر تۆ بڵێ لە وڵاتێکا سیستەمەکە بێت ڕۆژنامەنووس بە فعالی ڕۆژنامەنووس بێت کەناڵ بە فعالی کەناڵی خەڵکا بێت لە بناو گەل و نیشتیمانە کار بکات دڵنیا بە فیلمێکی بیانێت تۆ بۆ من لێ بدەین توندتیژ لێ بکەوێتەوە هەموو جۆرا و جۆری لێ بکەوێتەوە برای بەڕێزەکەم دەبارەت بەمانە زۆر مخابن
لكردستان إما في عليه هوتني بزمانه كي من هوتني يعني شون وقت طالع كردن وايا هركس بوخوي يعني من شتي مني شي بسيط بوين تاك برزان بيدوا شون دبيت رجريب كريد لا هاتنا ناوي ام دراما بياني انا وبخش كردني لان كان على كانوا شون رجريب كريد لما أنا براي برزم من سكن زوج أنا من بس بيت ألين بيسيستاني أجاتو معناه بيسيستاني لما بس سكين من تير جاي بيسيستاني كده لو لا تعمش تي بيا ساعة جاي بيا ساعة كده بله بله كاك برزان بله دايكي آية ما لقلا لكلارو فرمو دايكي آية والله بالنسبة دم دراما تركيانا و بله هیچ باس نيول دواكارم هر نمينيت بله دايكي آية بيدوايا كاريگري خراب لسر خيزان دروست بكات أرى والله بالتأكيد سنتات يسينا وطولنا خيزانا دايكي آية حكومة دبيت شرولي بكير لا بخشنا كردنيم درامایانە یان بەفلتەر داکردنیم درامایانە وڵی هەر نەمانی باشترە بەڵێ دابنەمێنێ زۆر باشە لە باسی ئەو درامە تورکیانە درامای کوردی لێ بکەن دایکی ئێوە لە ناو خێزانی خۆتانە بینەری ئەو درامایانن وڵی هەیە بینەری بڵێ نییە درۆی هەیەکە هەموو سەیرەکە بەڵێ پێ دوایە کاریگەری دروست کرد بێ کاریگەری خراپی دروست کرد بێت لەسەر خێزانی ئەرە وڵات دروستی کردووە بەڵێ پێشنیارت چیە دایکی ئایا وڵای پێشنیارم ئەوتە نەمێنێت بەڵێ زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ دایکیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت دایکی ئایا شێروانمان لەگەڵ لە حاجیاوە فەرم کاک شێروان ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم کاک شێروان ئەڵا سڵارە بەتەوەرەکە دەستخۆشی لێ دەکەم بەڵێ سپاس دەکەم کاک شێروان بەڕاستی ئەم ئاڵقانە ئاڵقە تورکیەکانمە تایبەتی بەڵێ دەتوانم بڵێم ڕۆژی کۆمەڵگای کوردیان تێکداوە بەڵێ چۆن ڕێگریب کرد لەمە کاک شێروان بەڵێ بەڵێ دەتوانم بڵێ ئەوە زیاتر دەگەڕێتەوە بۆ دەسەڵات چونکە لە هەر شوێنێک کە دەسەڵات بەڵێ بیەوێ شتێک بکە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دەیکا بەڵێ چونکە خۆمان دەزانێت سەلاریمی کوردستان دەسەڵاتێکی کامل و شەفاف نییە بەڵێ ئەمە کاریگەری بەڕاستی دەبێت لە ناو خێزانی کورد لە ناو تاکی کورد و دەبێت ئەوەی تێدانی شیرازەی کۆمەڵگا بەڵێ بۆیە ئێمە دەبێت بە شێوەیەکی گشتی بەڕاستی لەڕێی تاکەوە بتوانین جارێکی تر لە بنارەوە ئەم کۆمەلگادا بڕێژنەوە چونکە بەڕای من پێم وایە ئەم کۆمەلگا لەسەرەوە تا خوارەوە ئێستا دەتوانن بڵێن تەندروست نییە. کاک شێروان پێ دوایە وەزارەتی ڕۆشنبیری هەروە حکوومەت چ ئەرکێکیان لەسەر بۆ ڕێگەگرتن لەم درامایانە؟ بەڵێ بەڕاستی من پێما وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەت ئەرکی زۆریان لەسەرە بەڵام لە وڵاتێک تۆ کە یاسات هەبێت یاسا پێشێ بوتێ بەڕاستی من پێم وایە هیچ ئامانجێک نییە. بەڵێ کاک شێروان پێشنیارت چییە کاک شێروان؟ وەڵا هیوادارم حکوومەت پێداچنەوەکی سەرتاسەری بە خۆدا بکە بەڕاستی چونکە ئەم ئاڵقانە بە تایبەتی ئاڵقە تورکەکە ئێستا کاریگەری زۆریان هەیە لەسەر کۆمەلگای کوردی لە هەموو ماڵێکدا دەتوانم بڵێم خەڵک سەیرەکە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کەناڵەکە ئەم کەناڵەیەکە ئەم ئاڵقانە پێشکەش دەکەن یان سنوورداریان بکە. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک شێروان سپاس بۆ پەیوەندیەکەت کاکتوانەمان لەگەڵە کاکتوانام کاتت باش پێ دوایە دراما دۆبلاشکراوەکان کاریگەری خراپ لەسەر خێزان و تاکی کووردا دەرێن؟ بەڵام کاتی جەنابەت باش بەڵێ بەڕاستی زۆر کاری خراپی بەسەر خەڵکەوە هەیە بەڵێ کاکتوان بەتایبەتی کۆمەڵێ دراما هەیە ئەوە ناچیاوە بۆ ناو عائیلە بەداخەوە کە بە شێوەیەکی ڕۆت و خۆ دەرمە ئاشکرا بڵێن کاکتوانە چی بکرێت بۆی ڕێگری بکرێت لەو درامایانە؟ بەڕاستی سەر شاشەکان دەرەچێ بەڕاستی زۆر پێمان ناخۆشە کە بۆ شێوەیە ئەها لەگەڵ یانیمان بە هیچ شێوەیەنا ئێمە نامانێ ئەو درامەوانە بە هیچ شێوەیە کە بۆمان بگاتکەرەوە ئەوە شیاو نییە بۆ ناو کورد بۆ ناو لەتەوەی کورد کوردی ئێمە کەی بۆ شێوە بوت دایک و باوکانی ئێمە کەی بۆ شێوە بەروەگەترای ئێستا دەستەکانمان سێری ڕۆتۆکۆتیەکەن سێری ئەو عادەتەیە نەکەن بەداخەوە
کاکتوانە تۆ وڵاتیەک پێت باشە و درامایانە پەخش بکرێتە و درامە بیانیانە نا والله ئەبد بە هیچ شێوەیە پێم باس نییە بە هیچ شێوەیە بەس بە سوڵتەمان نییە ئەگەر سوڵتەمانە بێ والله شتێکی بەرخۆمم بە تایبەتی لە خۆمە دەستێکم نایلم بە هیچ شێوەیە فقط شتەکانمان وامانەیە تۆ لە ماڵ شتەکانمان سێری ئەو درامایەکەن بە ئەرێ بۆ مۆدیلە جل بکڕێت يعني دواء مديرة كيتا دواء أو عادة كيتا كمان ويا ولا خارج. والله سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس کاکتوانە سپاس بۆ تۆ ساراخەمە لەگەڵا فەرموو سارە. ألو مرحبا. سلام ساراخە زۆر سپاس دەکەم. سەبارەت بە تەوەقعتان. بەڵێ. ماستی فیلمە دەبلاشکراوەکان. بەڵێ. دا ئەبەزێت و ئەبێت بە توردی بەڕاستی زۆر بێمستەوایە. بەڵێ. هیچ لەگەڵ عادەتی تەقالی کوردیە ناگۆنجێت. ساراخان خۆت بینەری ئەو درامایانێت پێت باشە ئەم درامایانە پەخش بکرێت. ئەمە بۆ پێدانی ڕاشتی ساراخان پێت باشە ئەم درامایانە پەخش بکرێت خۆت بینەری ئەم درامایانێت. یعنی وەکو خۆتان ئەزانین و هەموو ئەزانین. بەڵێ. بەکەمی سیرم کردۆ من لە ئێستا هیچ متابعی ناکەم. بەڵێ. یعنی مۆزوعەکان زۆربەی دووبارەیە. بەڵێ. باسی شتەکات و مۆزوعەکان هەر هیچ لە بەتایبەتی نادەم نام هەر سەیری بکات. دەستش کەدا ئەنیشە بگەر زۆرە فیلمانەوە مناڵەکە زۆرکان لەگە زیادایە. بەڕاستی من پێشنیارێکم هەیە پێدانەکان خۆیان بتوانن ڕێگری لە بکەن کە خۆیان متابعی ئەو زۆرە فیلمانە نەکەن بۆ ئەوەی کارانەوەی لەسەر ڕۆژتی هەم گەنجەکان هەم مناڵەکان نەبێت چونکە هەر قسەکان بەڵێ ساراخان دووبارە ئەکرێنەوە. بەڵێ. سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ساراخان سپاس بۆ تۆ باوکی کێمان لەگەڵا باوکی ڕێبەرمان لەگەڵا فەرموو باوکی ڕێبەر. ئەم کاتێ باش کوردە باشتر بۆ بەڕێزت باوکی ڕێبەر. باش وڵی بەنسبەتەوەوانەوە ئەو درامانەکە ئێمارە بێشتە و بەڵێ. من پرسیار لەو بەڕێوەبەری ئەو کەناڵانە ئەەکەم ئەوان کەناڵەکانەوە و قازانجی شتێ نازانم. بەڵێ. پێ دوایە خۆیان بەڕێوەبەری ئەو کەناڵانە بهێڵن خێزانەکانی خۆیان سێری بکەن بە دیارە و درامایانەوە خۆیان دابنیشن. وڵای قوربان خۆزانی کۆمەڵگای ئەمە کۆمەڵگایەکی جیاوازە لە کۆمەڵگای ئەوروپی مەریکی دەوانە بەسەوان دراما و فلیپ و جیاواز و ئەخلاقی ئەوان بۆیە باشەکانیان نایەن ینی ئەوانی ئەو مەسوف و پارانە سەرفەکە لەو کەناڵانەدا لەلایەک وەڵێ پارە نییە دەهات نییە بەڵام سەرەکەی کەناڵێکی هێژ پاسەخات بە هەموو شێوەیەک دروستەکەدانرێت. باوکی ڕێبەر پێ دوایە چۆن ڕێگیری بکرێت لە پەخشکردنی ئەو دراما بیانیانە ئەرک ڕۆڵی ئەمە کەوێتە سەرکی ئەرکی ئەمە کەوێتە سەرکی ئەم ئەرکە لە سەرشانی کیە لە سەرشانی حکوومەتیان پێ دوایە لە سەرشانی ئەو بەڕێوەبەری ئەو کەناڵانەیە کە ئەم درامایانە ئەیەن و پەخشیەکەن کەناڵەکان چێ کەناڵێکی سەرمایەدار پارە زۆر پارەی خەڵکە لەو کەناڵانە سەرکەن دەست بۆ شتێکی تر بۆ فەقیرێک بۆ هەژارێ بکەن نییە بەڵام باوکی ڕێبەر سوودی ئەم درامایانە چییە بۆ تاکی کورد؟ گیان سوودی چی ئەم درامایانە؟ وەڵای هیچ سوودێک نییە بە زەرەریە کاکەی تۆ سێنەکەی مناڵێک لە ساڵێ سریەکات ڕەوشت و ئەخلاقی تێکەدا. من داواکارم مەتی سەریام ئەو کەناڵانە بەو شێوەیە نەبێت یعنی تۆ سێنەکەی بە شێوازێکی وایە ئەو لە خشتە ئەبات ریومان تۆ ئەتوانی عەقڵ کامڵ بۆ ئەتوانی سەیری بەس مناڵێک چێتە سەری ئاگەر لێ نییە کۆنترۆڵ ناکرێت. بەڵێ سپاس بۆ باوکی ڕێبەر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ تۆ ئەمە بەشێک لە سەرنج و تێبینیەکانی هاوڵاتیان بوون لەسەر پەخشکردنی و دراما بیانیانەی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بێگومان ڕۆڵ دەکەوێتە سەریان ئەرگ دەکەوێتە سەر وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت فلتەرێک دابنێن بۆ ئەم درامایانە بێگومان هەر وڵاتێک هەر کۆمەڵگەیەک یان هەر نەتەوەیەک کللتور و
دابوونەریتی خۆی هەیە بێگومان کللتور و دابوونەریتی کورد لەگەڵ وڵاتانی وەکو تورکیادا ناگونجێ و زۆر دوورە لەیەکەوە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا ئەمە کاریگەری هەبوو بۆی کە هەندێک لە منداڵان یان تازە پێگەشتووان وەکو کوردەواری دەڵێت لاسایی ئەو درامەبیانیان دەکردەوە و کاریگەریی زۆر خراپی لەسەر کۆمەڵگە دروست کردبوو ئێستاش کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگە هەیە کاک علیمان لەگەڵ فەرموو کاک علی باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک علی بەڕێزی دەستخۆشیەوە لەگەڵ لەگەم تۆڕێکی زۆر جوانە بەڕاستی ینی ئەم ئەفلامی لە شتێکی زۆر ناشرینە چونکە ڕاستی با بڵێن باس واقعی بکەین ئەخلاقی ئەو بنەماڵەیە بگۆڕێت ئەخلاقی ینی ڕەوشی ئەو کەسەوە سەیری دەکات کاک علی پێت باش درامایانە بەردەوام پەخش بکرێتیان ڕابگیرێت جاری وایە میوان شتێکی زۆر پیرۆزە جاری وایە میوانت نییە میوانەکەش داوای فیلمەکە دەکاڵێ وا بێت ئەحمەد نایکێت بەسەر فیلمەکەی بەهار نازانم فیلمەکەی کەمال بابە تۆ میوانی تۆ هاتووی دانیشتووی چوار قسە بکەی هەواڵ بپرسی ئەو هاتۆ بۆ سەری فیلمەکە ینی وای هاتۆ میوانەکەش بۆ بە فیلم ئەوە هیچ تەماڵۆ سەری دەکا مناڵ و گەورە و بچووک ئەوانە میوانەکەش سەیریەکە کاک علی چی بکرێت بۆی ڕێگری بکرێت لەم بڵاوکردنەوە و پەخشکردنی ئەم درامایانە بەڵێ جار چی بکرێت بۆی کە ڕێگری بکرێت لە پەخشکردنی ئەم درامایانە وڵی هیوادارم ڕێگری لێ بکرێت ئەمانەما حکومەت یاریان بەرپرسیارە لێی وەزارەتی ڕۆشنبیری ئەموارە مەسەڵەن ڕقابە بێ لەسەر کەناڵەکان ئەم شتانە نەکرێت باشتر وایە نەکرێت بەڵێ زۆر سپاس بۆ کاک علی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی پێیام تیڤ بەسەرنج بۆ چوونی تێبینیەکانتان بەرنامەکەی من دەوڵەمەندترکەن ئەگەر من نەمتوانیان دەرفەت نەبوو لێرەدا کۆمنتەکان بخوێنمەوە بەشێک لە کۆمنتانە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت کێمان لەگەڵا کاک مەریوانمان لەگەڵا فەرموو کاک مەریوان پێم وا بێت پەیوەندیەکەی کاک مەریوان پچرا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڕێزان جەلات جەباری دەڵێت ئەو درامایانە کاریگەری خراپیان لەسەر منداڵانی ئەو خێزانە دروست کردووە کە تەماشایان دەکەن کۆمێتی ئەو هۆڵەتیانەیە گۆران یوسف دەڵێت خێزانیان وێران کردووە و مناڵ و گەورە پێکەوە تەماشای دەکەن ئەمەش گەورەترین مەترسیە بۆ لایەنی دەرونی ڕۆژی منداڵ چونکە منداڵان تەنیا وەردەگرن بیر لە هیچ ناکەنەوە زانە عەبدوڕەحمان دەڵێت دەروونێکی خراپیان هەیە کۆمەلگای کوردیان تێکداوە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەم ڕێ لە هەندێک لەو دراما تورکیانە بگرێت کێمان لەگەڵا بەڵێ باخان فەرموو وەڵا بەنسبە بە درامایانە زۆر کارێکی خراپە بەڵێ زۆر کۆمەڵگەی تێکداوە من خۆم مناڵێکی پسکۆلم هەیە کە فیلمەکە دەستێکە ئەمێ لای بەم ئەڵە دایکە لای مە بە من ئاشتی فیلمەکەم یعنی مناڵێکی بچکۆلەی 4 ساڵەوە بکاتێ گەورە چۆن چاو لە فیلمەکەم کات بەڕێی من ئەڵەم هەچی مەلا هەیە خودبەی لەسەر بدات ئەنجاکە جاوەش هەر لانەبرێ مزاهرە بکەن بەڕێی من لەوانێ دراماکان نەهێڵم باخان پێ دوانیە ئەمە بە پرسیەکەم حکومەت و وەزارەتی ڕۆشنبیریە زۆر پەیوەندی بەوانەوەیە ئەگەر ئەوان لە پشتی ئەم درامانە نەبن تەبعەن لێ نادرێت باشە باخان سوودی ئیسفادەی ئەو درامانە چێ بۆ ئەو کەناڵانەی کە پەخش ئەناسم ناسیێ خۆم فیلمێکی کرد لە ستێدەشەی کرد ئەمریکا هی فردەوس بۆ ئەمریکا باسی لەوا کرد ئێستایش فریا کرایە ناوهێنی سیارەکەی هاوسەرەکەیەوە ئەمە کچێکی خۆمان خزمی خۆمان ئەو کاری کرد تریاکی خستە ناو سیاری پیاوەکەی لەگەڵ پیاوێکی تیا بۆی کە لەگەڵ یادێت زۆر باشە درامایە کەسێک چاو لەوە ئەکات چاو لەو شتە ئەکات کە ئەوە بکاتەوە لەسەری ئیتر زۆر کارێکی نەشیاوە بەڕێی من باخان پێ دوایە سوود و ئیسفادەی و درامایانە چێ بۆ کەناڵانی کە پەخشی دەکەن وەڵڵاهی سوودەکەی تەنها ئەوەیە کە تەبعەن تاریکیانە بچن پەخشیەکەن زۆر باشە بارخان پێشنیارێک ئەوەی کە لەو درامایانە شابگرە سەر فەکرەیانەوە تا ئەیان درێتە دیدەن بە دوو